ئەم ساڵ بەکارهێنەرانی پێگە جیاوازیەکانی سۆشیال میدیا لە عێراق چەندە؟ سڵاوتان لێبێ، من تانیا سۆفی لە ڕەنگاڵەدا تەواوی ئامارەکانی بەکارهێنەرانی پێگە جیاوازیەکانی سۆشیال میدیا لە عێراق دەخەمە ڕوو. سەنتەری میدیای ئەلکترۆنی DMC ڕایدەگەێنێت ژمارەی بەکارهێنەرانی پێگە جیاوازیەکانی سۆشیال میدیا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و ئەم ساڵ گەیشتووەتە 31 ملیۆن و 95 هەزار کەس کە دەکاتە لە سەدا 69.4 کۆی دانیشتوانی عێراق. ئەم ساڵ تیکتۆک زۆرترین بەشداربووی هەبووە لە عێراق و گەیشتووەتە 31 ملیۆن و 95 هەزار کەس بە بەراورد بە ساڵی ڕابردوو ژمارەکەی 23 ملیۆن و 880 کەس بووە. هەروەها بەکارهێنەرانی فەیسبوک بووە بە 19 ملیۆن و 300 هەزار کەس کەچی لە ساڵی ڕابردوو 17 ملیۆن و 95 هەزار کەس بوون. بەکارهێنەرانی یوتیوب بووە بە 22 ملیۆن و 800 هەزار کەس لە ساڵی ڕابردوو 24 ملیۆن و 30 هەزار کەس بووە. ئینستاگرام بووە بە 18 ملیۆن و 25 هەزار کەس لە کاتێکدا لە ساڵی ڕابردوو 14 ملیۆن کەس بووە. فەیسبوک ماسنجەر بووە بە 15 ملیۆن و 700 هەزار، ساڵی ڕابردوو 15 ملیۆن و 10 هەزار کەس بووە. سناپچات بووە بە 17 ملیۆن و 740 هەزار کەس لە ساڵی ڕابردوو 16 ملیۆن و 10 هەزار کەس بووە. هەروەها ژمارەی ئێکس بووە بە 2 ملیۆن و 550 هەزار کەس کەچی لە ساڵی ڕابردوو 2 ملیۆن و 500 هەزار بەکارهێنەری هەبووە. سوپاس بۆ هاوکارانم کە هاوکارم بوون.